جارە عومەر خۆپیشاندان تاکو ئێستا بەردەوامە لە قەزای شارەزور؟ ناوە خۆپیشاندەران بەردەوامیژنە بینای قایمقامەت و پۆلیسی قەزاکە خۆپیشاندان وەکو پێشتر بڵێن کەمێک وەربووەوە بەڵام ناوبەناو خۆپیشاندەران بەردەکردنە بینای قایمقامەت و دانەوێت بێنە پێشەوە بەڵام هێزانیەکان بە شوێنی خۆیان جێگیر بوون و ڕێگە نادەن خۆپیشاندەرانی نزیکی بینای قایمقامەت بکەونەوە. ئەوە مەریوانەوەی کە زیاتر باسی بکەم بەهۆی خۆپیشاندانی ئەمڕۆوە 6 پۆلیس بریندار بوون کە 4یان لە چالاکیە مەدەنیەکان و دوانیشان لە پۆلیسی مەدەنی بینای قایمقامەتی قەزای شارەزور. بەڵێ عومەر کەواتە پۆلیسی چالاکە مەدەنیەکان لەوێن بۆ لە ئێستا لەوێن بۆ هێزی پۆلیسی چالاکە مەدەنیەکان؟ بەڵێ چکە لە پۆلیسی مەدەنی قایمقامەت و پۆلیسی قەزای شارەزور ژمارەیەک پۆلیسی چالاکی مەدەنی لە دەوروپشتی بیناکە جێگی کراون و لە شوێنی خۆیان دانیشتوون بەڵام ناوە خۆپیشاندەران بەرنەکردنە بیناکە و زیان گەشتووە بە بینای قایمقامەتی قەزاکە؟ وەکو هیچ تا ئێستا زیانێکی وا نەگەشتووە تەنها یەک دوو پەنجەرە شکاوە و ژمارەیەک ئۆتۆمبیلی شکە لەو ڕێگایی بەردەمی قایمقامەت هاتوویان کردووە ژمارەیەک ئۆتۆمبیل جام و پەنجەرەکانیان شکاوە. هیچ بەرپرسێکی داری قەزاکە بە تایبەت قایمقام هاتوۆتە نزیک خۆپیشاندەران یاخود وەڵامی ئەوان بۆ داواکاری خۆپیشاندەران چی بووە؟ بەڵێ مەریوان من ئێستا لەگەڵ قایمقامی قەزاکە قسەم کرد بۆ NRT لە لەزانێکدا ڕایگەیان کە ئەو لە نزیکەوە گوێ گرتووە لە داواکاریەکانی ژمارەیەک لە داواکاریەکانی پەیوەندی بە قەیرانی دارایی ئەوان ناتوان لە ئێستا داواکاریان جێبەجێ بکەن سەبارەت بۆ داواکاری کە خۆپیشاندەران بە شێوەیەکی تەرەکی دایەکەن دەستەکەی کێشانەوەی ئەوتی من لە ئێستادا دەست لە کار ناکێشمەوە لەبەرەوەی هیچ کەم تەرخەمیەکم نەکردو لە هەچ کاتێکا کە زانیم ئیشەکانم ناچێتە پێش و ناتوانم کارەکان بەرەو پێشەوە بەرم خۆم دەست لە کاری کێشمەوە. بەڵێ عومەر باس لەوە کرد کە 6 کەس لە هێزەکانی پۆلیس بریندار بوون لەناو خۆپیشاندەرانیشدا بریندار هەیە یاخود نییە؟ بەریوانەوەی کە تا ئێستا بینیوان یەک خۆپیشاندەر بریندار بووە ئەویش بەردێک یاوەتی بەدەستیا بەڵام نازانمایە بەردەکە لەلایەن هێزەکانەوە بۆی هاتووە یاخود لەلایەن خۆپیشاندەران لەناو خۆیانەوە. سپاس بۆ عومەر فەتاح پەیامنەرمان لە قەزای شارەزوور لەگەڵمان بووی لەسەر